بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بەرنامەی ئەمڕۆ لە دیداری سلێمانیە لە زانکۆی ئەمریکی چەند میوانێکمان هەیە لە بەرنامەی ئەمڕۆ لەبارەی بارودۆخی کوردستان هەڵبژاردنەکان بارودۆخی عێراق هەروە سیاسەتی ئەمریکا لە عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست هەروە مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشفەوە و کاریگەریەکانیان لەسەر عێراق و هەرێمی کوردستان لەگەڵمان من چەند میوانێکی جیاوازمان لە دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی میوانێکمان بەڕێز ریوا بەختیار محەممەد نەوینداری گشتی وەزارەتی پێشمەرگە حکوومەت هەرێمی کوردستان چەند پرسیارێکی لەبارەی دۆخی هێزەکانی پێشمەرگە و هەوڵەکانی یاسنەوەی هێزەکانی پێشمەرگە لەیەکەن سپاسیان لە بن دەکەم. هەوڵەکانتان بەکوێ گەشتون بۆ یەکسنەوەی هێزی پێشمەرگە توانراوە چەند هێزی پێشمەرگەرێک کرێتەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە؟ بەڵێ دیارە یەخستنەوە و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان مێژوویەکی هەیە ئەتوانێت بڵێ مێژوەکەیە گەڕێتەوە بۆ پێش دروستبوونی بەرەی کوردستانی لە ساڵی 1986ەوە دیارە تا ئەمڕۆ کۆمەڵێک قۆناغی بڕیوە لە ئێستاشە یەخستنەوەی ئاخر هەوڵی یەخستنەوە کە لە ساڵی 2005 اتفاقی استراتیجی لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کرا ئەوە بوو لە ساڵی 2007 یاساکانی وەزارەتی پێشمەرگە دەرچوو لە پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 2009دا وەزارەتی پێشمەرگە یەخرایەوە کە حکوومەت لە بینی هەردوو زۆنەکە یەخرایەوە لەو کاتەوە تا ئێستا یەکە یا بڵێن فەوچۆ جالیوالیوە نەقلە بنە سەر وەزارەتی پێشمەرگە لە هەفتا و لە هەشتاوە پرۆسەکە بەردەوامە بەڵام بە خاوی ئەچێ بە پێشەوە و جێی تموحی ئێمە و کۆمەڵانی خەڵکو و دۆست و هاوپەیمانەکانیشمان نییە ئێمە هەوڵەدەین زیاتر بەرەو پێش بچێ زیاتر ڕێخستنەوە بکرێ ئەمەش پەیوەندی بە دەرەجەی یەک بە وەزعی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە بە متمانە هەیە لە نێوان حیزبەکانی کوردستان بە تایبەت پارتی وێچێتی لە هەمان کاتیشە پێشتریش دیارە کۆمەڵێک ڕێگری هەبووە یا کۆمەڵێک تەحەدا هەبووەکەوە وای کردووە ئەم پرۆسەیە تەخیر بێ یا بەخاوی بچێتە پێشەوە وەکو نەبوونی بودجەیەکی سیادی بۆ وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان نەبوونی با بڵێن قیادە و سەیتەرەیەکی یەکگرتوو بەسەر هێزی پێشمەرگەوە دیارە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی فدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانیش چەندین با بڵێن ئاڵنگاری و نشێوی و باشی پێوە بەخۆوە بینیوە ئەمانەش کۆمەڵێ هۆکار بوون کە وای کردووە پرۆسەکە تا ئەمڕۆ بەم شێوەیە بەردەوام بێت. بەڵێکای وەختێر ئاماژت بەوە کرد کە سیستیە لە یەخستنەوەی هێزی پێشمەرگە ئەو سیستیە پەیوەندی بە ململانەی سیاسی یاخود کەمی دابینکردنی بودجەوە هەیە لەلایەن حکوومەتەوە؟ بەڵێ بەتاکید ئێستا لە حاڵی ئێستاە ناکۆشی سیاسی ئاڵنکاری هەرە گەورەیە ئەگەر چی نەوەستاوە ئەگەر چی پێشڕەوی هەیە بەڵام ئەگەر بگەڕێیتەوە بۆ با بڵێن ساڵی 2014 و 15 و 16 شەڕی داعش هێزەکان مەشغوڵی شەڕی داعش بوون تەسیری هەبوو بۆی کە بتوانین هێزەکانی خێنەوە ڕێخێنەوە بگەڕێیتەوە بۆ ساڵی 2013 پەیوەندی هەبوو بە بودجەوە نەبوونی بودجە کەواتە لە هەج مەرحەلەیەکا کۆمەڵێک بڵێن ڕێگری و یا کۆمەڵێک ئاڵنگاری هەیە کەوا وا لێ ئەکات ئەم پرۆسەیە خاو بێتەوە بەڵام لە سەر و هەموویەوە یەکگرتووی یەکڕیزی هێزی کوردستان یەکڕیزی حیزبە سیاسیەکانی کوردستان ئەمە تەسیرێکی گەورەی هەیە لە بەرەو پێشبردننی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ هێزێکی نیشتیمانی ڕێکخراوی یەکخراوە. باشە سەبارەت بە یەخستنەوەی هێزی پێشمەرگەوەی کە یەکخراوە بۆچی تاکو ئێستا نزیکەی 6,000 پێشمەرگە یەکخراوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەوانی درەوەی وەزارەتی پێشمەرگە ژمارەیان زیاترە؟ ئێمە بەتاکید پرۆگرامی ئێمە وایە هەموو هێزەکان بچێتەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بەپێی بەرنامەیەکە لە وەزارەتی پێشمەرگە هەمانە پرۆگرامەکە ناوی پێشمەرگە لە ئایندەدا لە هەمان کاتە ئێمە با بڵێن مزەکرەیەکی تەفاهممانێ لەگەڵ بڵێن وەزارەتی بەرگری ئەمریکا و تەحالوفی دەولی کە ئەمە هاوکارمانە بن بۆی بتوانین ئێمە چاکسازی دەستگایی لە ناو هێزی پێشمەرگە بکەین
و هەموو هێزەکان خێنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بە شێوەیە کە بتوانێت بەیەکەوە کارکە بە شێوەیە کە بتوانێت لەگەڵ هێزە ئەمریکانی عێراقا کاری هاوبەش بکەن و لە هەمان کاتە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتیشە. سەبارەت بە هاوپەیمانان هیچ هەڕەشەیە کراو بۆ بڕینی ئەو هاوکاریانەی کە پێشکەش بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێمی کوردستانی دەکەن؟ هەموو هاوپەیمانی نێودەوڵەتی هەموو ئەو وڵاتانەی کە ڕاوێژکاریان نردووە لەگەڵ هێزی پێشمەرگەیە هاوکاریەکەن لە ئیشی باش دەستخۆشیمان لێکەن لە ئیشێک کە تاخیر بێ نیگەرانیان هەیە بەڵێ بەتەچی تا ئێستا نیگەرانی هەیە لەبەرەوەی مەودای یا بڕی ئەو هاوکاری و ڕاوێژکاری کە دراوەتە هێزی پێشمەرگەی کوردستان بە مقابل ئەو پێشڕەویە نییە لە یەخستنەوە و ڕێخستنەوە و دروستبوونی ئەو متمانەیە بۆی کە بتوانین هێزی پێشمەرگەی کوردستان بە یەکگرتووی هەبێ بەڵام پرۆسەکە نەوەستاوە بەردەوامیشی هەیە. سەبارەت بە پرۆژەکەی ئەو پەیمانان پرۆژەکە بۆ ماوەی چەند ساڵ بوو ئێستا چەندی جێبەجێ کراوە وەکەی دەبێت پرۆژەکە تەواو بکرێت؟ لە ساڵی 2016ەوە تیمێکی باڵامانەیە لە وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2017ەوە دەست بەکار بوون بۆی بتوانن ئەو بەرنامەی پێشمەرگە لە ئایندەدا کە ئێستا 28 پرۆژە لە خۆیەگرێت بەردەوام بێت. سەبارەت بە حکوومەتی عێراقی هەمانگی هەیە بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی و دروستکردنی لێوای هاوبەش هەبوو لەگەڵ ئێستا پرۆژە یاسای بجێ لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە هیچ بڕەبوجەیەک بۆ لیوا هاوبەشەکان دادەنرێت بۆی بچنە بواری جێبەجێکردنەوە و دەست بە کارکردن بکە؟ مەسەلەی پەیوەندی ئێمە و عێراق پەیوەندیمان هەیە ئاستی پەیوەندیەکانمان باشە بە هەمان شێوە نەگەشتێتە ئەو مستەوایی کە جێی تموحی ئێمەیە ئێمە ئەمانەوێ هەماهەنگیمان لەگەڵ هێزە ئەمریکانی عێراق لە هەموو سێکتەرەکانە بێ لە هەموو بوارەکانە بێ ئێستا لە بواری عملیاتی و گۆڕینەوەی زانیاری هەندێک هاوکاریمان هەیە بەس ئەمانەوێ باشتر بێ بەرەو پێش بچێ بە نیسبەتی دوولیوە هاوبەشەکە ڕێکارەکانی لە وەزارەتی پێشمەرگە تەواو بووە ئەوەی من تێگەیشتم لە وەزارەتی بەرگریش تەواو بوو ماوەتەوە بودجەیەکی بۆ دیاریکرێ ئەبێ لە بودجەی ئەم ساڵی عێراقا بودجەکەی بۆ دیاری کرابێ ئەگەر بودجەکە لە پەرلەمان مسادقە کرێ ئەو دوولیوایەش کە هاوبەشە لە ناوچەی کێشە لەسەرەکان یا لە ئەو فەراغە ئەمنی لە بینی هێزی پێشمەرگە و هێزە ئەمریکانی عێراقی هەیە دەست بەکارە بێت. سەبارەت بە بودجە لە بودجەی عێراق هیچ لە چوارچێوەی وەزارەتی بەرگری هیچ بڕەپارەی هێزەکانی پێشمەرگە دابینکراوە لە پرۆژە یاسایی بودجەکەەوە بڕیارە جوانە بچێتە پەرلەمان؟ خۆی ئەبێ لە ساڵانی پێشووشە بودجە هەبوو بۆ هێزی پێشمەرگە لە بودجەی سیادی عێراق بەڵام نەچێتە جێبەجێکردن. ئێستاژ ئێمە چاوەڕێیەکەین لە پەرلەمانی عێراق بودجەکە تێپەڕی ئەگەر تێپەڕی بزانین ڕێکارەکان و مەرجەکان چێ لە نێوانمانە بەشکم وەکو ساڵانی پێشوو نەبێ ئێمە ئەمەلمانەیە وەکو ساڵانی پێشوو نەبێ ئەم ساڵ نزیک بوونەوەیەکەیە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی فدرال بەشکم ئەم ساڵ بودجەی پێشمەرگە لە بودجەی سیادی عێراق دابین کرێ. سواز بۆ جەنابێت. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک بەختیار محەممەد هەمیداری گشتی وەزارەتی پێشمەرگە سوپاسی ئامادەبوون دەکەین بەڵێ بەرەزان لەگەڵمان بن میوانی دیکەشمان بێت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە دیداری سلێمانی میوانێک ترمان هەیە دکتۆر بیلال وهاب لێکۆڕەر لە پەیمانگەی واشنگتن باز لە دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست سیاسەتی ئەمریکا لە عێراق و لە خۆرهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانی دەکەین کاکتۆر بەخێربێن خێریش بێنە بۆ کوردستان سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پەیوەندیەکانی سوودانی و حکوومەتی کابینەی بایدن بەرەو باشی ڕۆشتووە هیچ چەنگاوی گرناوە؟ إدارەی بایدن باستی دەورێکی گرنگیان هەبوو لەوەی کە عێراق وڵاتێکی هاوکاریەکی زۆری وێنامیان لە عێراقەکە هاوکاری تەکنیکی مەسەلەی چاودێری هەڵبژاردنەکان مەبەستیان بووکەوە ئەم هەڵبژاردنی هەڵبژاردنی دوای تشرین هەڵبژاردنێکی شەرعی ڕاستە لە دوای هەڵبژاردنەکە لە مەسەلەی هێنانی حکوومەتە دەستیان شاندەوە بەشێکی لەوەی کە خۆیان قەناعەتیان نییە کە دەستچنە ئەو مۆزوعە شتێکی باشە هەم بەوەی کە قەناعەتیان هەبوو کە زۆر لی نازانن حەجمی سەفارەت و دینێکی کەم بۆ بەشێکیشی ئەوە بوو کە قەناعەتیان هەبوو بە کەپکردنەوەی جێدەسی خۆیان ئێرانی جێدەسی خۆی دەبکات ئەمە تا زیادە بێت پێشەوە ئێران زیادە بێت بەڵام ئەوە نەتیجەکەی بکات زۆری باش بەڵام ئەم حکوومەتە دروست حکوومەتی
نظمي مشكلة هي تمشي انفصام شخصية بو حكومتك قد هي كوا تم كالكلانيت يعني كوا لنا تشينيان دروس كردو ولا جماعة تشينيان في شو هذا دواء وش كذا الإعلام زيكون بلام رئيس وزراء هيك كوا مجرد جلسان للعلم جادو فرس كلام مسريع هو يوكي شيء هو انفصام شخصية السودان نمطك يفين حكومتنا المنطقة أم حكومة السودان كنقابة السودان أم كشيء هيك واضح مثلا كذا ما معناه كوا أو هيك نكشتي من البطارة يا لإيران زور نزيك يأخذ عليها المتهم هو كوا سلب إيران هذيك كان أصلاً دسيان أفريقي أمريكي السودان هو يفسق لهم فلاني أمريكا بركض لهم حكومتها بركض تنبيه يا بركض كده شو كلام أمريكا لو وقع بينين واقع أمريكا تعاملك جدي أما حكومتك پەیوەندەکەی چۆنە ئێستا لەگەڵ کابینەکەی سوودانی پەیوەندەکە باشە کراوەیە وەکو سەدەمی کازمی دەبێت ئێستا پەیوەندەکانی سوودانی لەگەڵ کابینەی ئەمریکا قطعی نەکردووە و یەکەم ڕۆژ وەڵیان نەداوە کەوا تۆ مادەم بۆ نەقص خەزعەلی ئەم شتانەیە نەکردن تۆ مادەم فڵان کەس وەزیر و فڵان کەس بە فڵان شتێ تعامل لەگەڵ تۆ نەکرد تعامل لەگەڵ ڕئیس وزرایە کرد مەسەلەی تعامل مهم ئەم تعاملش بەڕاستی بەقازانجی عێراق وەتا ئێستا بەقازانجی پێوەندی هەبوو بۆ نمونە ئەم چاکسازیی مەسەلەی بەنکی مەرکەزی کە بەڕاستی سەرەکانی بناغی گەندەڵی وڵاتە لەلایەکە ئەگەر چاکسازی لە مەسەلەی شفافیەت و بانکی نابکرێت چونکە گەندەڵی یعنی عیلاجی گەندەڵی بەسیتی گێتەوە چی بۆی کارەکات لە کاش بۆ مرتبی و لە سنووکی سیارەکە و سنووکی سیارەیەکی تر بێت ئیتر مەجالی تایە بەڵام بانک بۆ بانک لێلایکە بەتوانی بتوانێت ئەمە دەستی پێکردو سوودانی لەگەڵ ئەمریکا بۆ چاکسازی بانکەکە وتاني بتاشي كا وخوني بي لكن ترى ام اتفاق تجاري كوا لما تقول الى حكومه العراقيات مباشره وزير الدولة العراقي فيرفان حسين واوش مسألة اساسي اتفاق استراتيجي نوال هالولا وام جاري قاسي وانا بآية امريكا كان سبازي العراق آية سبازي كان لان لك يا قصان عندك يا آية انا مستشار ياخذ انا شركه انه تدوائي وكو بازمان سيبازي ان بابتانا من كوا بو بيونديكي نورمال اساسي نيوان دولا وبو راسي بو هاولاتي جرينجا مثلا كباس لمزيه باز تشاكسازي بانكا وباز لمسألة كشو يعني ئەمریکا كان لروي سیستەمی بانکی لروي ئەوەی کە سوود لە غازی بە فیرۆچووی کێرگە نەوتیەکان وەربگیرێ لە کەشەوەش ئامادەن یارمەتی سوودانی بدەن ئامادەن یارمەتی عێراق حکومەتی سوودانی لێنە چوونە پێشەوە لەگەڵا ئەکەسەکە لێرا ئەوەیە نەهاتن بڵێن يعني يبغى أمر رئيس وزراء كونها في التعامل لدى كمان أموات أمي هالجار باش بس سوداني دەچێ بۆ ئەمریکا بايدن ئامادەیە پێشوازی لێ بکە لا استدعوتنا يعني لباسا هي توقع كده طبعا تأسي نەچۆتە پلانیە باشە بەس وەکو تێڕوانینی ئەمریکا بۆ عێراق و بۆ هەرێم هەمان پاکێجە یاخود ئێستا بۆ شەڕی ئوکرانیا و رووسیا و ئەولەویات کەم بۆ تۆ بۆ خەڵاتی ناوەڕاست لەیان ئەمریکیەکانەوە طبيعتي حاول يسوي أولويات لأوكرانيا يعني شركة لقوات الهاكر فيها يعني يشتكي دولة بالبيت وإما فايق بنتيجة يعني نسبة اليورو بالسرية فيها كجنجة عالمية جنجة جهنية كم دومي بالبيت جنجة كده لو ما مسبب طبيعتي حاول أولويات زيادة جنجة تيرور يعني تقول جنجة مثلا تيرور يكون 11 بكي فجانجي كمان أموات روسيا بيتها نووية نیێساوانە بینی گرنگدان بە جەنگی داعش و رووسیا ئوکرانیا هەڵەبژێرن بەڵێ بەڵێ بەڵام ڕاستی جەنگی دژی داعش معنای ئەوە نییە کە ئیهمال کراوە طبیعەتی جەنگەکە کۆماوە نەجاتی ئەمریکا ڕاستەوخۆشەکە بە هەوڵیمانی جێشی عێراق و نزیک باشە بەس سیاسەتێکی تایبەتیان هەیە بۆ نمونە بۆ خودی عێراق خود سیاسەتەکە لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکیەکان چۆنە هەرێدێن سياسة برامبر بالعراق بشكل سياسي أمريكا برامبر بناوشكوي كأناوشيا كشيء كان شرط كان بونمونا جبهة كي تدرس نبرة كأمريكا جاري في البيت وأم جبهة يجبك إضافة للمجبهة أوروبا لما هي دوها العراق يش بشكل لو استقرارا لك بشكل لكيش هذا كوا عراق داعشي كذا بناوشك إخراج باش أمريكا كان أو كان كمية شاكية شبه حوثي كان مشكلة هل شكل يسر سعودي هل شكل يسر
الإمارات وتألي أويك العراق هذا العراق نامنا باشە پێشتر هێرشە بوو بۆ سەربنکەکانی ئەمریکا لەلایەن گروپە چەکدارە جیاوازەکان ئەو سەرێشەیە لە کۆڵ ئەمریکەکان بۆ تۆ لە دوای کابینەکەی سوودانی هودنەیەکەیە بەرەوەی کێشەی هەویەی نییە باش حکوومەتەکەی خۆیانە يعني كم زور لبلم حكومتان إتناتنا بلا والله من نبوه يا والله خدها أبو يعني مسؤول ذكي سريع باش ويسمى بدني كله هردولا كبراي من هردولا باش وكو ركوتني سعودية و إيران هبو بناو بجماني تشين أما تون أمريكا كانت تورانا كردوا تون ركوتنا إما الدنيا برش سبيع بيني هو ما دام الصين كردت يبي أمريكا تورانا أمريكا إما شيء هذه يعني الصين هاتوا إيران والسعودية أشتكتهم بكرة يعني أمان جيك أمريكان أنا لا لكن تروني بضيها تو مثلا جيب أمريكان لا شو استراتيجية أمريكان يعني بيجي قائمة بس توزيك دودلينيا للآن ولاطني عربي برامبر بأمريكا بدويا وبيماني بديل دا بقرين ولاط عربية كان بطيء السعودية بودنا وشي حزقات شين الآن وشي حزقات شين أم دور بدنا شين لا بيجي البواش والله خواهرتي دروز نكمل الدنيا هرتونيت الدنيا كي يعني تاج جمسرنية بالقلامة بديل ما هي ولاطي كتابتي ولاطي يعني كنداو توريني كلا بويك سعودية بودنا يعني بتعبد بعض الحين ذلك هو ميليشيا كان ياخذ إيران بعض الشيء كذا السد كمالي أرامكو السعودية توقعي وابو يتل أمريكا بيت وداخل يجيش مثلا كوبشي أنا أمريكا أمينة كأمينة فكرت مش كنت ناوي كواب شو يقول والله إذا بهمو لبي هذا هو كان يلا سبتي أمريكا باشا بس هنجاوي كي باشا أمريكا كان بضيانة يعني بضيانية أمريكا يعني لويا كوا أمريكا الإعلامي نشاطنا وراسها أمريكا بتشفى ولا والله كاس أمريكا فاحة في يعني بتوزك هني جبلان ما تسقى وازي الدنيا دورو أمريكا بيخشك لمنا وشيء بدون يعني ما نتشي العراق وعمان قبل كان هالكاربون يعني إيران سوريا بيكتري والله عودوا تشين يعني هنا أمريكا والله قد يقرب بأمريكا بكن بلام تشينش براسي أو وطنية بتواني تشوفها كتو يك يعني أما أم دوريك تبي بيت أمريكا بيت الراعي بيت الراعي اتفاقية كي نيوان دولار بجمل تبيك سبيك كي كان خرطي كي بيت تدخل بك هي تشين تواني اسميني إيران بيو لنا كوا قرار يا أبو العالمين إنه مولا ولا مصلحة وجود كان كشاب يقول ما أرامكو هي تشين تشين هي ليلي أجري يا أجر السعودية بيقول مناقراتي إيران انترناشنال تاريخ بلاد هي السعودية أجري هو برونا كم يعني تشين قازان جميلة كردوها بلام أو دورانية كوا أمريكا بترسل لنا ولا هذا تشين هاتو أمريكا مش يوني باش بس زوز راجعنا كان باسي لبنون هيرشي أمريكا إسرائيل دجي إيران پێدووە شەڕێکی لەم شێوەیە ڕووبدا لە قۆڕەڵاتی ناوەڕاست دوورە نیوەشانی گورزی سەربازی دروستبوونی شەڕێکی تر لە ناوچەکە بڵێ شەڕێکی تایبەتەبێ من تەوقعناکە ئەو جەنگی کەوا هەموو کەس لێ دەستێ بریتێ جەنگی نێوان ئێران و ئیسرائیل بەڵام ئەوە ئێران دەیەوێت هادی بکاتەوە ئیسرائیل لەناو خۆیان ڕۆژهەڵکێشەی ناوخۆیی سیاسی هەیە بۆیە بڵێ بە دووری دەزانێت جەنگێکی لەم شێوەیە وەکو خوێندنەوەیەک دەراویشت هەڵەیە ئیشێکی ناکەم توقعات وڵات كل ساعات يتكلم رجيم زي 2025 من أقصى هناك أظن أمنا وشيء هميشه معرضة مرشد أنواع أشكال مشكوهة لونية أقرب من كذا طبعا استحاليا تيجي وزقنية تبطيلها أملانية خاينها بيتش إسرائيل تعتدي شرعية لإلى التحول باشا بعد بترشي لسر باردور كردستان يبكم أمريكا كان سكرتيري يو إن هاتبو أمريكا كان نیگەرانێکی زۆر هەیە لە دەسەڵاتدارانی رێم لە پارتیوێکێتی بۆی سیسیە خستنەوە هێزی پێشمەرگە مەسەلەی دواخستنی هەڵبژاردن نیگەرانێکی تاو دەبینێت ئەتوانە بڵێم یعنی نیگەرانیەک و بێزاریەکی هەیە لەوەی کەوا هەرێمی کوردستان مستەقلی خۆی نازانێت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە چەند ڕوویەکەوە هاوکاری هەرێمی کوردستان دەکات هاوکاری پێشمەرگەکە بۆی کەوا ڕاستەوخۆ ڕاشێکی $2 دێتە ناو خزینەی هەرێمی کوردستانەوە ئەمە بە خۆڕایی نییە ئەمە کارەیە بە وەحی چارەسەرزی کراوە کارەیە بە وەحی جەنگ دژی داعش و بوون بە تحەشەی بە تەحالوفی داعش لەڕووی دیموکراسی و مافی و ئازادیەکانەوە هەرێمی کوردستان بە پاشەڕەوە ئەمە لە تەقاریری رسمی وەزارەتی ئەمریکا ئەمریکایان لە هەرێمی کوردستان دەکرێت
ولم دیدارانەی چ وەفدی عێراقی و کوردی کە دەنە واشنگتن کە وەفدی ئەمریکی دێتە ئێرە لە دیدارەکانە هەم بە کراوەیی هەم بە داخراوی چێکی کە لە ژوورەکانە داخراوی دەکرێت و زمانەکەی کەمتر بێت بەڵام بە ئاشکراش بینێت کەوا قوسڵی ئەمریکا لە قەناتێکی کوردیا قسەی کوردی باسی ئەم گلێنەی ئەمریکای دێت باشە بۆ هەلی هەرێمی کوردستان بۆچی هەرێمی کوردستان گەرەنگە؟ هەرێمی کوردستان گەرەنگەی دیموکراسیە هەرێمی کوردستان گەرەنگە چونکە پێشکەوتووی سەقامگیر هەرێمی کوردستان پێشکەوتووە وەزنێکی تایبەتی هەیە لەبەری کە ئابووری و فروزی دەوڵەت و غازێکی هەیە کە تۆ لەم سێ بوارە بەرەو پاشەوە بڕۆی ئیتر ئەرزشی استراتیجی بێتەوە حەلەکەشی لای ئەمریکا لای هەرێمی ئەوەندەی کە بەڕێز چۆن سەیری هەرێم دەکەن لەو هەموو ناکۆکیە دوایەم ساڵ نەتوانراوە ئەو هەموو ناکۆکی کە خەڵکی لێرە بێزار کردووە ڕنگدانەوەی چۆن بۆ لاسینەوە دەوڵەتی ئەو ناکۆکیانە ئەم ناکۆکیانەوە کوتم پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکات ڕووی هەرێمی کوردستان ناشرین دەکات بەڵام بەڕاستی ئەم کێشانە کێشەی کوردی چارەسەرەکانی هەندێک کوردی باشە وەکو هاوکاریەکان بەرداوام دەوێت یاخود کراوە نییە هاوکاری پێشمەرگە هێزی ئەمنی وەکو مادی وەکو مەشق وەکو ڕاهێنە هاوکاری پێشمەرگەی مادی ڕاهێنان هەردووکیان تا ئێستاش بەردەوامە ئیتفاقیەتی تازە لە نێوان پێنتاگۆن و وەزارەتی پێشمەرگا هەیە بەڵام بە تایبەتی مەسەلەی پارەکە لەلایەن کۆنگرسەوە تەقەی لەسەر و چاوی لەسەر تەقەی لەسەرە سوپاس دەکەم دکتۆر بیلال وهاب سوپاسیان بەدەبوون دەکەم سوپاسیش بەوەی بنێرانی بەڕێز لەگەڵمان بن میوانێکمان بن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لەیەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندیتر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت. لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت. لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت. ڕۆژانە خەڵاتی جۆراوجۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت. نمایش و چالاکیە هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن. فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیلەوە بەڕێوە دەچێت. کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سی 2023 لە کاتژمێر 10 سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت. فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و فاسۆلێ سادەیە. خواردنێکی تایبەت و خۆشەویستە لای زۆرینەی خەڵکی وڵاتە. لە ڕاستیە هیچ پێخۆڕێکی ناوێ لە هەموو کات و شوێنێک شاخورێ. حەلیان حەزم لێتی. برنج و فاسۆلیا زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەی پێت دەبەخشێت.
مایۆرکا سیتی جوانیان لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دۆست پاس بەزی سەلام نەختێ فشارانەی فشارە نێودەوڵەتەکان ئەمسا بەلە بکرێت لە ئەنجامدانی هەڵبژاردنەوەی بەرەیاسایی تەمەنی پەرلەمان درێژکرایەوە. سپاس سەرەتا بۆ جەنابەت و بۆ پرسیارەکەتی. بە دڵنیاییەوە فشارەکان زۆرن گەورن بۆ ماوەیەکی زۆرە زیاتر لە ساڵێکە متحیدا قونسڵگەری وڵاتان هەموو ئەمانە فشارەکە لەسەر پارتی و یەکێتی بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ و دوای ئەوەی ساڵی دوایان خست بە نایاسایی دیسانها تەکیدیان لێ کردەوە فشارەکەن بەڵام تاکو ئێستا نەگەیشتونەتە قەناعەتێک کە با بڵێن ئیتفاقێکی تەواو کە ئەو هەڵبژاردنە ئەمەش بکرێت. ئەمە دلیلی ئەوەیە لە نەتیجە سەرڕای فشارەکان بەڵام هەر خۆیان بریاردن. بریارەکانیش لە چوارچێوەیە کە ئەو شێوڵێ بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی کەسی بۆیە تا هەردوو لایەن بەرژەوەندەکانیان نەپارێزرێەوە بە تەواوەتی قەناعەتی پێ دەکەن ئەو کاتە هەڵبژاردن ئەنجام نادرێ تاکو ئەو کاتەی ڕێککەون و بەرژەوەندیان هەبێ ئەو کاتە ڕێکەکەون. ئێستا باز دەکەی کە نەمپەرەکە کورسی پێکاتەکان بازە بازنەی ئیتیفاق کرابێ سەدا بەشکردنی کورسیەکان لەسەر تۆماری دەنگدەرا کارەکردنەوەی کۆمیسیۆن ئەو گرێکوێرێ چۆن دەکرێت پێکاتەکان کە کێشەی لەسەر بەدەڵاییەوە وەکو جەنابەت فەرموو یەکێک لە گرفتەکان کێشەکان پێکاتەکانە. پێکاتەکان گرفتی ئەساسی جەجەوهرە ئەوەیە ئەوان خۆیان دەنگ بدەن نوێنەری خۆیان هەڵبژێرن بەڵام لە هەموو حاڵەتێکە کە ئێستا گفتوگۆ لەسەرەوەیەکەی پێکاتەکان دابەشی بازنەکان بکێ یان بە یەک باز نەبێ هەر توانای حیزبەیە دەنگ با بڵێن ئەو لیستی یان مرەشەحی یان پاڵێراوی کاندیدەکان بدات. ئەین تۆ بەسم بۆ نمونە 4 کەس 2 کەس یەکەیتە سەر سلێمانی وانە بەتە یەکێک لەو لایەنانەی کە تۆ شەکوات لەسێ هەیە کە استقلالی مەسەلەنینەکانی کردووە کورسەکانی پێکاتەکە لێرەش دەتوانێت لێرەشە هەمان دەنگی بداتێ بۆیە تا ئەم ئێستایشە جەوهەری ئەو گرفتانەی چارەسەر ناکرێت. گرفتی ترە کۆمەڵی ئەحزابی تر با بڵێن وەکو حیزبی شوعی کوردستان و وەکو حیزبی زەحمەتکێشان و چەندین حیزبی ترەیە ناڕازین حتا لە چۆنێتی دابشکردنی ئەو چوار بازنەیە. بۆیە ئایا پرسیارەکە لەوەیە مانەوەی بەهێز دەمێنێتەوە پرسیارەکە لەوایە مانەوەی بەهێز بۆی کێ بێ بۆ کاملایەن بێ یانی تا ئێستا شەرگرفتی ئەوەیە ئایا ناتوانرێ بازنەیەکی نیشتمانی مەتە بۆ نمونە 10 کورسی بهێڵیتەوە منافەسەکەی لەبین هەموو لایەنەکانە بێ هەموو لستەکانە بێ بەڵام یەک باز نەبێت ئەمە ئەکرێ ئەمانە کۆمەڵی تەرحم کراوەتە سەر پارتی یەکێتی بزوتنەوەی گۆڕان. دەستێت لایەنە فشاری نێودەوڵەتی نەبێ هیچ هەڵبژاردنەیەک ساڵیش ئەنجام دەدرێت ئەگەر فشار نێودەوڵەتێک نەبێت. ئەمان ئێستا فشارە نێودەوڵەتەکەیش هەبووە و چەندین کۆبوونەوەیان لەگەڵ ئەو حیزبانە کردووە و چەندین کۆبوونەوە لە سەرۆکاتی هەرێم ئەنجام درراوە ئەو کاتە ساڵێک دوایان کرد. ئێستا ئەوان ڕەنگە ئەوەندەی گوێ بە بەرژۆندی خۆیان نەدەن گوێ بە فشاری وڵاتان نادەن لەبەرەوە دیسان احتیمالەکە ئێستاژە جارێکی تر ئەنجام نەدێت چونکە قەزیەیەکێ واقعەک لە کوردستان هەیە ئەم واقعا هەردوو لایەن لە زووەوە ئیتفاقیان لەسەر کردێ ئەوش ئەوەیە زۆنی سەوزە زۆنی زەردا لێرەدا ئەگەر برادرانی بەڕاشکاوی بڵێم
یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو حیزبانەی لە سلێمانین ئەگەر ڕازی نەبن بە تایبەتی لەسەر تەواوی یاساکە بە هەموو مادەکانەوە ئەو کاتەن هەڵبژاردن ناکرێت هەندی هەڕەشەمان لێرە و لێوە بیستکە کە ئەگەر ڕازی نەبن هەڵبژاردن ناکرێت بۆیە سەرڕای فشارەکان سەرڕای ئەوەی کە کاری ناشەرعی کراوە بۆ درێژکردنەوەی پەرلەمان سەرڕای ئەوەی جارێکی تریش ئەگەر تەمەنی پەرلەمان درێژ بکەرەوە کارێکی ناڕەوایە قبولکراو نییە لەلایەن وڵاتانی دنیاوە لەلایەن ئومە متحیدەوە بەڵام ئەمان کاتێک تەسەورێکی وایەن هەبێ لە بەرژەوەندیانە ئەو هەڵبژاردنە ناکرێت. باشە بەس لەیو ناکۆکێبێنی پارتیکێتی ئێستاە کە ناتوانن بێنکۆش دابنیشن کاریگەری زۆر هەیە لەسەر بەرەوە دنیا نەچوونی هەڵبژاردن بە دڵنیاییەوە ئێستا خۆ ئەلەم یعنی ئەگەر بگەڕێتەوە بۆ هەفتەیە ئێستا و توێژەکانی نێوانیان ئیجابیانەتر بوو جۆرێک لە نزیک بوونەوەی تیا بوو ئێستا لەم سێ ڕۆژەی دوایە تقریبا هەست ئەکرێ بە تایبەتی لە دوای ئەوەی کۆبوونەوەی پەرلەمان کرا لەسەر مافی پێکاتەکان ئێستا زیاتر دوورکەوتنە تۆ لە یەکتری و حتا پسارەی ئەلامەکانی زیایی کردە بۆیە گەرنتی نییە ئەم لایەنانە تاکو وەکو باسم کرد بەرژەوەندەکانیان مستۆگەر نەکرێت ناچنە هەڵبژاردن. ڕۆژداری زۆر ڕۆژداری دوێنێ دوبارە پلاسا باسی لەوە کە دەی ڕەنگە بە ئازارەوە پێم بڵێن ئەو باجە چیەکە دەیدەن ینی ڕۆژداری نێودەوڵەتیەکان نەتەوەیەک بەکار بێت وڵاتانی تر بێت تۆ ئایندەی دۆکتێنێک چۆن دەبینی وەکو بڵێن قەوارەکەش کە ڕۆژداری زۆر هەیە لەبارەی ئەو مەترسیانەی کە بەتایبەتی لە ناوخۆ دروست بوون لە ناکۆکی بۆی گەندەڵی دابەشبوونی سیاسی چەقەسوی سیاسی بە دڵنیاییەوە کاک حەکیم گیان یعنی فشارەکە هەر وەکو بووە لە شاخش بووە لە شاید بوو بەڵام تاکو ئەمان تێ نەگلێن تا کێشەکە دروست نەبێتەوە تا بارودۆخەکە بەرەو خراپتر نەڕوات ئەمانە گوێ بە فشار نادەن بەداخەوە ئێڵێم بەڵێ فشارەکان زۆرە بەڵێ مجتەمەعی دەولی هاوکارێکی باشی هەرێمی کوردستان بووە یارمەتی داوین بەڵام زۆر جار بەرژەوەندەی حزبی ڕێگریەکە لەوەی هیچ نەبێ با بڵێن پێشنیارەکانی ئەوان قوبڵکەین سرنجەکانی ئەوان پێویست لەگەڵ بەغداش پێگوێ ئەم ساڵیش نەوە دەستێن کە بگەن ئیتیفاق یاخود لەم شەوەی ساڵانی ڕابردوو دەبێت ئێستا بە پێ ئەو پرۆژەیە کە پێشکەش کردووە بۆ میزانیە ئەمان بە شێوەیەکی ڕاگەیەنرا و پشتگیری لێکەن وڵێن کارێکی باشە بەڵام کاتێک ئەمان وردەکارێک ئەگەیتە وردەکارەکان وردەکارەکان شی ئەەکەیتەوە ئەوە ڕێگری لێ دروستەکە من پێم وایە هەندێک بابەتی هەیە بەو شێوە شەفافانەی کە بەغا ئەوێ کە خەڵکەوێ تەسلیمی ناکرد بۆی ڕەنگە گرفتەکانیش بەرداوام تەسیریە بووە تێروانی جیاواز بۆ پێویگەری بەغدای سەپارتی و تێریەکان تێروانی جیاوازیانەوە بە دڵنیاییەوە تێڕوانینی جیاوازەیە لەسەر بریارەکانی محکەمەی ئیتیحادی لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا لەسەر بابەتی دەرهێنانی نەوت و غاز و ئەوانە زۆر کێشەی تریانەیە بەیەکەوە فدراڵی هەبوو لەسەر یەکلاکردنەوەی مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێ دوایە بۆ ئەوەی دایانەکان بگەن بە ڕێکەوتن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن بە دڵنیاییەوە چونکەم ئەتوان بڵێن بوارێکیان پێدەن بۆ ئەوەی هەوڵدن لە ڕێکەون چارەسەری ئەو کێشارە کرد ئەگینا ئەگەر ئەو بریاری محکەمەی داهاتوو کە ئێستا لە بابڵێن دوێنێ وابزان دوایان خست درێژ کراوەتەوە کە دوای ئەوە بریار بدە گرفتێکی گەورە بۆ هەرێمی کوردستانە بێ یعنی ئیستیمراریەتی ئەم پەرلەمانە بە ناشەرعی لە قڵەمە درێ بەس وەکو یەکسەمی هێزی پێشمەرگەش زۆر باسی لێ دەکرێت بەڕێز ئەناوی نیژدەی پێشمەرگەش بووین پێ دوایە بەشکلەیەکی گرتوتەوە یەکایە یەکخستنی هێزی پێشمەرگە من لێرەوە ئەڵێم پێشتریش وتومە لە با بڵێ وزارەتی پێشمەرگە خۆم ئەفسەر بوومە و ئەندامی پەرلەمان بوومە لە لوژنەی کاروباری پێشمەرگە ئەمان هێزی پێشمەرگە یەک بەدڵنیایەوە لەبەر بەرژەوەندی بەدڵنیایەوە لەبەر بەرژەوەندی حیزب لەبەر ئەوەی ئێستا ئەو هێزانەی هەیە
با بڵێن داکۆکی کاری حیزب و شەخصە تاکو و بەرژەوەندی گشتی ئەوەی کە لە چوارچێوە وەزارەتی پێشمەرگەیەکی کردوتەوە بێگرتنەوەی نازانیتەوە نەخێر ئەو لیوانانەی کە ئەوان ئیدعایەکەن شتی باشیان کردەوە هەنگاوێکی باشە من لای خۆمەوە بە باشی نازانم چکە هەموو ئەو لیوا و فەوجانەی دروست بووە ئەگەر فەرماندەکەی یەکێتی بێت جێگرەکەی پارتیە ئەگەر فەرماندەکەی پارتی بێت جێگرەکەی یەکێتیە لەبەرەوە عینی هێزە لە وەختی خۆی لەسەر ئەو بنەمایە وزارەتی پێشمەرگە دروست کرا بۆیە کاتێک کێشە و گرفتەکان دروست دەبێتەوە دابەشە بن لەسەر هەردوو لاوە مەسە چاکسازی لەم کابینەیە بانگەشە چاکسازیەکە ئەگەر ئەو یاسای چاکسازیە با بڵێ ورد بکەیتەوە کە خۆیانیش باسەکەن ئێستا لە 125 جێبەجێ نەکراوە لەبەرەوە یاسای چاکسازی هەر بۆ ڕاگەیاندن بوو تقریبا لە مەیدانە شتێکی ئەوتۆ نییە واضحەوە هەر بارودۆخی هێرێم وایە بارودۆخی موچەخۆران وایە بێکاری وایە جێشێک دەرچووی زانکۆ و با بڵێن پەیمانگاکان هەیە بێکارن موچە بەک و خەی لە کاتی خۆیان نادرێ لەبەرەوە کامەیە دەستکەوتی ئەو یاسای چاکسازیە با پێمان بڵێ دۆخەکەچی بەسەر داوتەشت بێت دۆخەکەچی بەسەر چاکسازی نەکرێت نیگەرانی خەڵکە بێت واقستی هەڵبژاردن نەبێت دۆخی کوردستان چی بەسەر بێت بە دڵنیاییەوە بەرەو خراپتر ئەڕوا ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمان تەسەورێکیان هەیە وا بێ چەند خەڵک بێزار بێ ئەوەندە ڕەنگە کاریگەری نەبێ بەڵام ئیسفادە لە تەجروبەی ڕابردووی وڵاتان ناکەن کە ئەمڕۆ بێ سبەی بێ ئەم ناڕزایەتیە بابەتێکی تر ئەگرێتەوە ڕۆڵێکی تر ئەگرێتەوە چاوەکەم قوربان بوو من نەختێ گوێشم گرانە لە وڵات قوربانی بم چاو. جارێکی سڵاوتان لەبێت بەرەزان میوانێکی ترمانەیە کاک خالید سلێمان ڕۆژنامنووسی بواری ژینگە دەر لە دیاری سلێمانی خۆشی پانێڵێکی بوو لەسەر مەسەلەی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوە کاک خالید بەخێر بە سوپاسیان بەدەست دەکەین ئێستا زۆر باز لە گۆڕانکاری کەشوهەوە و بەتایبەتی کاریگەریەکانی لەسەر عێراق دەکرێت باز دەکەی عێراقی کە لە وڵاتانەی کە کاریگەری زۆر لێسەر دەبێت ئەوە تەنها لەسەر ناوەڕاست و باشووری عێراقی خود بۆ کوردستانیش کاریگەریەیە خۆی بەڕاستی ئەمە لە چەند شوێنێکە ئەبێ ئەمە ڕاست بکرێتەوە ئەم زانیاریە ڕاست بکرێتەوە عێراق بەشێکە لە کەشی ناوچەکە یعنی کەشی عێراق بەشێکە لە کەشی تورکیا و سووریا و ئێران و سعودیە و مەبەستمەوەی لە ڕووی کەشوهەواوە بەڵام لە ڕووی سیستەمی ژینگەییەوە بەڵێ کاریگەریەکی زۆر هەیە مەبەستم لە سیستەمی ژینگەی ئەوەیە چالاکیەکی زۆری مرۆیی پیشەسازی شتوکاڵی و هەروەها ئیدارەدانێکی خراپی سەرچاوە فرشتەکان هەیە ئەمانە ڕەنگیان داوەتەوە لەسەر کۆی سیستەمی ژینگەی لە عێراقا ئەمە مەبەستم ئەوەیە ینی کاریگەرەکانی گۆڕانی کەشەوە لە عێراق بۆچی زیاترە لە بەراورد لەگەڵ ئێران لەگەڵ تورکیە خۆی دوو شتێ جەم بکرێنەوە کە باسی گۆڕانکاری کەشوهەوا ئەەکەین ئەمە مەسلەیەکی جیهانیە باشە کە باسی گۆڕانکاری یەکەین لە ناو سیستەمی سروشتیە لە ناو سیستەمی ژینگەیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێت هەڵبەتە عێراق بەشێکە لە ناوچە یان با بڵێن هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا باشە ئەم ناوچەیە لە ڕووی کەشوهەواوە زیاتر زیانی بەرکەوتووە بۆ زیاترین زیانی بەرکەوتووە لەبەر ئەوەی بەشێکی زۆری ئەم ناوچانە بیابانیان نیوچە بیابانە باشە ڕووپۆشی ڕووەکی کەمە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ڕێژەی دابارین کەم بێتەوە و هەروەها بووەتە هۆی ئەوەی لی گەرما زیاتر بەرز بێتەوە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تری دنیاە هەڵبەتە خاڵێکی گرنگیش هەیە ئەوەش خاڵکی گرنگە ئەگەر ڕەچاوی بکەین ڕێژەی دانیشتوانی ئەم ناوچەیە باکووری ڕۆژڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا لە سا شەشی دانیشتوانی جیهان پێکەێنێت بەڵام سەرچاوە ئاوەکان لە سا یەک ینی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست سایەکی سەرچاویەکانی ژیانە ڕۆژهڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ڕێژەی ڕێژەی ئاوی سازگار کە هەیە لە سایەکی ئەو ڕێژە ئاوە سازگارەیە کە لەسەر گۆی زەوی هەیە بەڵام ڕێژەی دانیشتوان لە سا شەش کەواتە جیاوازیەکی زۆر هەیە تای تەراتوەکە ئاو هەیە ئەمە عێراقیش بشێکە لەم کەشە بەڵام ئەوەی کە هەیە لە عێراقا بۆ بە عێراقەوە زیاتر دیارە وەک ئاماژەم پێکرد پێیوەست باشە بەزی زیارەتی کاریگەرەکەی لە نەسەر ناوەڕاست و باشووری عێراق دەرکەوتووە بۆ
یعنی چەند کەس ژیانیان کەوتوتە مەترسیەوە لەبەرەوەی باشووری عێراق ئەبێتە کە پێڵێن مەسەب یعنی ڕووبارەکان لە شوێنە کۆدێت پێکەن لە شوێنی کۆتایی پێدێن لە باشووری عێراق ڕووبارەکان ئیتر لەوێەوە کۆتاییان پێدێت و ئەڕژێنە ناو کەنداوە کەواتە لێرەیە چی ڕۆدا ئاوەکە زیاتر پیسە بێت ڕووبارەکان زیاتر پیسە بن ڕێژەی خوێ زیاترە بێ ڕێژەی مادە قورسەکان لە ئاوا زیاترە بێت هەڵبەتە شتێکی تریش هەیە ئەوش ئەوەیە کەمبوونی دابارین کاریگەری کردووەتە سەر خاک مەبەسم توربە باش بەس ئیدارەدانی ئاو چێ لە هەرێم بێت چ لە عێراق بێ زۆر خراپە ئیدارەدانی ئاو لە خراپترین ئیدارەدانی ئاو لە ناوچەکەیە ئەتوانم بڵێم لە عێراقە لە عێراق هەروەها لە هەرێمی کوردستانە ئێمە خەرلەکەمان چێ لە هەرێمی کوردستان و ئەو خراپی ئیدارەدانی ئاو کاریگەرێکی چی لەسەر ژینگە بۆ خەلەکەمان ئەوەیە بۆ نمونە هەرچی ئاوی شارەکان هەیە ئاوی پیسی شارەکان ئاوی قورس ئەڕژێتە ناو سەرچاوە ئاوی سازگارەوە لە کاتێکە ئەتوانرێ ئەم ئاوە قورسە ریسایکلینگ بکرێتەوە و بەکاردێتەوە بۆ ئاودێری و بۆ چەسازی ئەمە بەم هەنگاوە چیمان کرد ئێمە لە ئاوی سازگارمان هێشتەوە بەڵام بە پێچەوانەوە ئێمە ئاوە پیسەکە ئاوە سازگارەکانیش پیسەکە تا ئێستا ئێمە وێستگەی پاکردنەوەی ئاو ریسایکلینگمان نییە تا ئێستا شارەکانمان ژێرخانی شارەکانمان لەو ڕۆوە ژێرخانێکی زۆر کۆنە ژێرخانێکە بە کەڵکی ئەوە نایێت بۆ نمونە ئاوی باراناو لەگەڵ ئاوی زێراب یان با بڵێن ئاوی بەکارهاتوو تێکەڵە بن لە کاتێکە ئەبێ ئەمە ئەتوانرێت ئیسفادە لە ئاوی باران بکرێ ئەوەی گلدانەوەی ئاو باش ئەم جۆرە ئیدارەدانانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کۆی ئەو ڕێژە ئاوەی کە هەمانە هەڵبەتە باسی ئەوە ناکەم بەهدەردانی ئاو بەهدەردانی ئاو لە خواردن دروستکردنە لە کشت و کاڵە لە کاروباری ڕۆژانەی هاوڵاتیانە تا ئێستا ئاو وەک سەرچاوەیەکی لە بنەهاتوو تەماشا ئەکرێت بەڵام سەرچاوەکە باشە بەزێمە بەس ئاوەکە پیس بووە یاخود بڵێن هاواکەشمان باردۆخی باش نیە هەوای کوردستان شارەکان پشکنین کراوە چۆنە ئەمە دووشتی جیاوازە ئێمە دۆخی شارەکانمان هەوا بڵێ هەوا زۆر پیسە بۆ چونکە ڕێژەیەکی زۆر لە شارەکان لە سعاتێکی زۆر ئێمە مۆلیدە بەکارێنین بۆ کارەبا کەواتە کەرتی وزە کاریگەریەکی زۆری خراپی کردوتە سەر ئەو هەوای شارەکە و ناچەکە ئەمە یەک دوو ئێمە زبل و خاشاک تا ئێستا چارەسەر نەکەوە و زبل و خاشاکیش جگە لەوەی هەوا پیس ئەکات گازی میسانیش دەرەدات گازی میسانیش یەکێکە لەو گازانەی کە بەشداریەکی ڕاستەوخۆیان هەیە لە گەرمبوونی پلەی لە گەرمبوونی زەویە ئەمەش گرفتێکی ترە ئەمە طبعاً هەڵبەتە باس بە لایەنە تەندروستیەکەی ناکەین کە چی کاریگەریەکی خراپی هەیە بەسەر تەندروستی گشتی ئەمەش تەندروستی گشتیش بودجەی لە حکوومەتەوەیە کەوابێ ئێمە بودجەیەکی زۆر ئەڕوا بۆ تەندروستی لە پای چی لە پای ئەو کەشە خراپەی کە هەیە کە ئەتوانرێت چارەسەر بکرێت چارەسەرکردنی خۆی لە خۆیان هەنگاوێکی ئابووری و تەندروستیش باشە بەس دەبێت چی بکرێت لە کوردستان هیچ هەنگاوێک دەبینی بە ئاراستەی باشکردنی باردۆخی ژینگە پاراستنی یاخود هەنگاوەکان بەرەو خراپتر تا ئێستا هەر قسەیە تا ئێستا هەر قسەیە بۆ نمونە تا ئێستا ئێمە ناوچەیەکی سروشتیمان نییە ناوچەی سروشتی وەکو چی بەس محمەی طبیعی محمەی طبیعی یعنی ئەوەی چیاکانی قەرەداغ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەپێی لێتۆژینەوەی زانستی باشترین شوێنە بۆ دروستکردنی محمەیەکی طبیعی بەم شێوەیە ئێمە دارستانەکانە پارێزین بەم شێوەیە گیانار و زیندەوەر و باڵندە و مێرووەکانە پارێزین ئەمانەش بەشێکن لەو کۆی سیستەمی ژینگەی بەشێکن لە سەرچاوی بوون و خواردنی ئێمە سوودی چیەگەرەوە دروست بکرێت بۆ نمونە سیایکی وەکو قەرەداغ سوودی ئەوەیە ناوچەکە پارێزی دارستانەکانە پارێزی دارستانەکان سیەکانی ئێمە ئۆکسجینمان هێنێ بەبێ ئەو دارانە ئێمە دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵەمژین ئەمە یەک سوود دووەم سوود ئەوەیە جۆرەکان مەبەستم الأنواع النباتات يعني نبات وحيوان جۆرەکانی لە ناوچون دەپارێزرێ بەڵێ ئەمانەش ئەپارێزین و هەروەها جۆرێکی تر خۆی دارستان بەشێکە لە سووری ئاو ئێستا ئێمە لە کوردستان جۆری ڕۆکشمان کەم بۆ تۆ جۆری حیوانات واژە
من داتا ناتوانم داتایەک بخەمە پێش دەست بەڵام بەڵێ زۆر جۆری باڵندە هەیە زۆر جۆری گیانەوری کێوی هەیە زۆر کەم بوونەتەوە یەکێک لەو نمونانە لە هاوینی ڕابردوو لە ناوچەکانی گەرمیان کە ناسراوە بە گورگ و بە ڕێوی و بە هەنێ شیردەری بچووکی کرد چەندان ڕۆژگەڕام یەک ڕێوین بیری کەواتە کەم بوونەتەوە لە ناو نەچون بەڵام زۆر کەم بوونەتەوە لە ژێر خەتی سوورە باشە وەکو دواوتە دەبێت چی بکرێ حکوومەت وەکو بجە بێ وەکو نازام دامەزراوە بێ وەکو خەڵک وەکو ڕێکراو هەر زۆر بەنسبەت حکوومەتەوە وەک چۆن ئەبێ لە نەوت زیاتر گرنگی بیرە بە ژینگە ئەبێ بودجەی ژینگە لە بودجەی وزارەتی هەموو وزارەتەکان زیاتر بێ بۆ ژینگە بۆ لە نەوت گرنگترە بۆ ئێمە زۆر گرنگترە لە هەموو وزارەتەکان گرنگترە چونکە بوونی ئێمە بەسراوە بە ژینگەوە سیستەمی ژینگەیەوە وەکو خەڵک بەرپرسیارەتی زۆر گرنگە بڵێ هاوڵاتیان بەرپرسیارەتی ئەوەیان لەسرە سەرچاوەکانی ئاو پارێزن پلاستیک بەکار نهێنن خواردن بە فیرۆنەیان چونکە خواردنش لە ئاو دروست خواردن ئاوێکی نەبینراوە یعنی ئێمە نانێک ئەبینین ئەو نانە ئەگەر ئەو نەبێ ناتوانین دروستکەین کەواتە ئاوێکی نەبینراوە باشە باو وربادۆ بسارمی کۆنگرێکە بوو لە بادا گۆڕانی کەشووەوە ئەو کۆنگرانە هیچ دەگۆڕن لە دۆخەکە دەبێت کۆنگرێکە بوو لە بەسڕە لە بەسڕ حکوومەتی عێراقی کردبووی بۆ لێکەوتەکانی کەشووهەوە دەبێت لە کوردستانیش بکرێن لەم جۆرانە ئەبێ نەک تەنها بە کۆنگرە ئەبێ مەسلەیە بخرێتە بەرنامەی حکومیەوە بخرێتە بەرنامەی گشتیەوە کۆمەلگاوە بخرێتە ناو سیستەمی پەروەردەکردنەوە ئەبێ بێت بەشێک لە کاراکتەرمان لە بیرکردنەوەمان لە کولتورمان سپاس دەکەم دۆ سپاس کا خالی سلێمان سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بام سپاس بۆ بینەرانی بەڕێز بەخوای بەردەم سپین پاتان